خەمساردەیەکی زۆر گەورەی هێزە کوردیەکان ئەبینین و ئەوەندەی هێزە سیاسیەکان پەیوەندیەکانیان لەگەڵ زۆرینەی هێزە سیاسیەکان لە باشوورە پەیوەندیان لەگەڵ تورکیا لە پەیوەندی ئابوووریەکان ناچڕ کردوێتەوە و بەرژەوەندی ئابووری حزبی خۆیان ئەپارێزن ئەوەندە لەناو ئەو چوارچێوە گەورە سیاسیەیانین کە تورکیا لە مێژە نەخشەی بۆ کێشاوە و پیلانی بۆ داناوە و بەداخەوە ئەوان لە زۆربەی حاڵەتەکانە ئەبنا یاریزانێکی باشی ئەو نەخشەی تورکیا بۆ جێبەجێکردنی بەرنامەکەی کە ئەمە با بڵێن ناومێدیەکی زۆر گەورەیە لە سەر ئاستی نەتەوەیی و لەسەر ئاستی نیشتیمانی بوون بۆیە گرنگە ئەو ناڕزاییەی کە لەسەر لە ناو خەڵکا هەیە و لەسەر ئاستی تاک هەیە ئەم ناڕزایەتیانە یەک بخرێ و کار بکرێ بێگومان ئەوەش لە ڕێی کۆدەنگیەکی نیشتیمانیەوە ئەبێ کە ئەو کۆدەنگیە بەرچاوڕوونتر بێ لە حیزبە سیاسیەکان بۆ بەرگرتن بۆ نەخشەی تورکیا کە ئەوێ و لە نیەتایەتی ئەم بەشەی کوردستان بگێڕێتەوە سەر نەخشەی گەورەی تورکیا کە لێرە لە کوردستانی باشووری ئەمە کە جۆرێک حکوومەتێکمان هەیە جۆرێک لە ئازادی هەیە لێرە يعني ملاحظة أكي خريكة أوت أمري واقع بالنسبة لحكومة عراقي شو طبعا النتيجة يوي كيشة هي لنمان حكومة عراقي وحكومة هريمي كردستاني شا حكومة عراقيش زور جوينة داتا أوي كسيادي بيشة لكري لين تركيا هس بيش مايا ما بيشتريش طبعا بو دجايتي كردني مسائل نتواتي أما لزمان صدام حسين شو عنده اتفاقي دولي عنده اتفاقي دولي بهاتنا ناوي تركيا بو ناو خاكي عراق بيغمان هسكي يعني ردك أو توشنية هم للروي كومالغاي مدني وهم للروي مؤسساتي حكومتي يمو يعني لمسائل رخراوي مجتمعاتي مدنية وليرا أو ردنية بالنسبة لخريكة أمري واقع يعني بابني خمخوري نية للروي مسائل نتواتي والاجتماعي وك خلقانك من خمي أمبخون ديارة لبرؤي ليرة حكومتي نا شرعي هي خلقك أوندا بيزار بو بدسم حكومة كردية كاريجرية سلبية يعني نريني هي بسر أو شور شيء أوي كالتوركيا شكل الله يعني كردستاني باكورة وأكرد بوي بقناعتي من خريكة وتا أمري واقع أم بابتانا ببلي كميش أو تانا كليرا انتمائي نتواتي وانتمائي اجتماعي مردو لم بشي كردستاني خمانا تشاوران أوي لناكله كرد فعل كي زور هبي هم حكومتك خود زين لقال تركيا بيوندي كي آبوري سياسي جربجري أمني هي انتماء طبعا كس دجوناني ما أو انتماء نكشتوا براسي أم حكومتي خمانة وانتماء كشت أم سركرداني كرد أو انتماء نكشتوا براسي بالنسبة ديك دنيا طبعا زور جرينجا تو أجر خود هيش نبيتو يقرتو نبيتو هزكي ناو خود نبي هيش هزكي دركي شي ديمقراطي شي غير ديمقراطي نايا بهاناتوا تنها أنت أجر خود يقرتو بيت هزك تهبه توك ما بيت حكومتك كيش تهد به حكومتك شرعي وصالح به نيارة كانت الرئاسة ليجنا ملتك خودش أمادية تأثير إسقان دفاع ليكاو تشني قرباني دا دعوة ديت القرباني بدك بزانية أو خلقاني كلا حكما نيونري شرعي أو أنه وكو هاولاتك دل صوصن بو هاولاتك كانوا بو نتوون اجتماعك إخوان بويا يقرتن زور جرينجا كواعكا ملتك خود تأثير إسقان لقل طابيت وأكاد ولاتاني ناوتشيو ولاتاني نيو دولتيش لقل طابن كأزانك خود أو شتي خود أتبي والله كأبينن حكمراني كي خرابي ليرة حكمراني كي صالحني ليرة بيجمان أورد لنا دنو بەڵێ وەکو دیارە لە هەرێمی کوردستان یانی چەند ساڵە بە بەردەوامی دەوڵەتی تورکیا پەلاماری ناوچە سنووریەکانی هەرێمی کوردستانەدا بە بیانووی ئەوەی کە گەریلاکانی پارتی کرێکارانی کوردستان لەو سنوورانە هەیە بەڵام ئەم بیانوانە تەنها بۆ دەوڵەتی تورکیا ڕاستە یانی تەنها لە زێنیەتی ئەوانە ڕاستە لە زێنێتی ئێمەدا وەکو خەڵکی هەرێمی کوردستان پێمان وانییە کە ئەم پەلامارانی دەوڵەتی تورکیا تەنها بۆ بنکە و بارەکەکانی پارتی کرێکارانی کوردستان بێ لەوە زیاتر ئێمە پێمان وایە کە دەوڵەتی تورکیا نیازی ئەوەی هەیە کە داگیرکاریەکانی خۆی کە چەند ساڵێکە دەستی پێکردووە بە تایبەت لە دوای دەست بەکاربوونی ڕەجەب تەیب ئەردۆغان وەکو سەرۆکۆماری تورکیا کە خۆیان نایشارنەوە لە ڕاستیە ینی ئەو مەشروعی کە پێشتر پێیان وتووە میساقی میلی
کە دەوڵەتی عوسمانی کۆن بڵێن پاشماوی دەوڵەتی عوسمانی کۆنە ئەویش میساقی میلی مەبەستی لە ئەو شوێنانەیە کە ئەبێ بگەڕێنەوە بۆ سەر دەوڵەتی تورکیانی بە مافی خۆیان ێزانن بە خاکی خۆیان ێزانن یەکێک لەو شوێنانەی کە ئەوان هەوڵی بۆ ئەدەن ویلایەتی مووسڵە کە هەموو هەرێمی کوردستان نەگرێتەوە باشووری کوردستان نەگرێتەوە بۆیە گرینگە لە ئێستا خەڵکی هەرێمی کوردستان یەکدەنگ بێ بەرامبەر بە داگیرکاری دەوڵەتی تورکیا و هەمویان بەیەکەوە ڕەتی ئەوە بکەنەوە کە دەوڵەتی تورکیا ئێستا پروپاگەندا لە دژی ئەوەی کە ئێمە پێمان وایە تەنها پەلاماری دەوڵەت پەکەکە ئەدەین بەڵام لە ڕاستیە وانە ینی پێمان وانە کە پەلامارەکانی دەوڵەتی تورکیا تەنها بۆ سەرپەکە بێ دووبارە بۆیە گرنگی ئەوەیە ئێمە دەتوانین بێگرتووی بەرپەرچی ئەو داگیرکاریە بدەینەوە